بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم جارێت لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە زنجیرەکانی وتاری هەینی و مامۆستایان و خەتیبان و ئەو مامۆستا بەڕێزانی کە قسە و باسی زۆر جددیان لەم مەسەلا هەیە لەم ئەڵقانەیە پێشکەشتان یەکەین. بەشی سێهەمیش هەر تایبەتە بە وتاری جومعە و باسەکانی وتاری جومعە و چۆنەتی چاککردنی وتاری جومعە. با هەوڵ بین لەم ژیانی دنیاە هەمومان یارمەتی یەکتر بین لە چاککردنی یەکترا. ئەمە ئەو نەسیحەتەیە کە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئامۆژگاریمانەکە کە ئامۆژگاری یەکتری بکەین لەسەر حەق و لەسەر ڕاستی. با داڵدەی کردارێک نێین کە نیەتێکی باشی لە پشتەوە نەبێت، چکە بەبێنیەت هەر شتێک بگەیتە ئەو دیوی دنیا بەقای دەست ناکەوێت و بە فەنا ئەڕوات و ڕەنگە سزایشی لەسەر وەربگرین. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان ئازیزانم. مادام دەرککردن لە هەموو یەکێک لە ئێمەیە جیاوازە، با قبوڵی جیاوازیەکانی یەکتر بەڕاستی بە دروشم نا بەڕاستی و بە حەقیقەت قبوڵی جیاوازەکانی یەکتر بکەین. ماوەسا وتار کورد بێت باشەیە خۆت درێژ بێت. ئەزمموی خۆت حەزەکەم باسی وە بکە، ینی چەندێک ئەوانەی کە دانیشن گوێ لە وتارەکەی جەناب تەگرن یا کاتی خۆی لە بەغا کە جەناب خەتیب بووی لە مزگەوتی گەوری سلێمانی خەتیب بووی، ینی مامۆسا جەنابەت هەستی کردو بۆی کە خەڵک مانوو بۆ وتارەکە درێژەیان کورد بێ باشە. وتار بەڕاستی ئەتوانم بڵێم وتاری جومعە ئەمڕۆ گەورەترین و سەختترین کارێکەوە مامۆسایی کات. سەختترینەکەی لە چیایە؟ لەوایە کە ئەو مامۆسایە ئەبێ بە شێوەیەک ئەو وتارە اختیار بکات و هەڵی ببژێرێ بۆ ڕۆژی جومعە کە لەگەڵ ڕۆژەکە بگونجێ، کە لەگەڵ ئەو خەڵکانە بگونجێ کە لە مزگەوتەکەیە دانیشتون، بزانێ قسە بۆ کێ ئەکا، بزانێ باسی چی ئەکا. لەبەر ئەوە وتاری جومعە کورتی و درێژیەکەی بەدەست مامۆسا و بەدەست بارودۆخەکەی مامۆسایە. بەڵام لە هەموو حاڵەتێکە وتاری جومعە کە درێژ بووەوە مامۆسا غەدر لە خۆشیەکە، غەدر لەو خەڵکەشەکە کە لە مزگەوتان، ئەو خەڵکی کە لە مزگەوتان مامۆسا ئەبێ وتارێکی پوختی وایان بۆ ڕێک بخات کە لە ماوەی چارەکێ 20 دقا ئەوەی پێویستە بیڵێت. نەک مامۆسا هەوڵ با وتارەکەی درێژ کاتەوە و بەم لایە بەرێ و بەو لایە بەرێ و لە قوپۆپی لێ بکاتەوە بڵێ وتارێکی درێژم خوێندەوە خەڵکە بڵێن وەڵانی و سەعاتی پێشوو ئەوانە ئەوە نیشانەی وتاری سەرکەوتوو نییە. ئەوانەی پێشومان ینی کە خەڵکانێکە لە وتارە ئیشەکەن ئەڵێ وتارەکە تا کورتتر بێت زیاتر کاتی گەرەکە بۆ ئەوەی خۆتی بۆ ئامادە بکەیت و وتارەکە ئامادە بکەیت. لەبەر ئەوە وتاری ئەمڕۆ خەڵک وەختی زۆر تەسکە، وەختی زۆر تەنگەبەرە، وەختی ئەوەی نییە کە بچێ دانیشە و مامۆسا وتار بەوە بڕازێنێتەوەکەوە بە کەلیماتی پفتێکرا و بە کەلیماتی بڵێن دووبارە و متەرادیف و جوان و قەشەنگ و ڕێز و نازانچی ئەمانە کەلیمات ڕستکە بۆی وتارەکەی درێژکاتەوە. با لە باتی ئەوانە کە وتارەکەی هەتا ئەتوانێت پوخت بێ، هەتا ئەتوانێت کاکڵەی بابەتەکە بەس کەمترین کات بدا بەدەم خەڵکەکەەوە وها بێتیشکەوە ئەو خەڵکەی لەوێ دانیشتون و گوێیان لەو گرتووە. یەکێک لە مەرجی وتاری سەرکەوتوو ئەوەیە کە مامۆسا چووە دەرەوە لە مزگەوتیان چووە ماڵی خۆی بڵێ وەڵام مامۆسا ئێمڕۆ باسی ئەوەی کرد، شتێکی پێبێ لە مامۆسای وەرگرت بێ لە وتاری ئەو ڕۆژە. ئەمڕۆ بەداخەوە زۆر کەسمان هەیەکەوە وتارەکە لە مزگەوتێتە دەرەوە نازانی مامۆسا چی وتووە. مامۆسا ئەوە وتارەکە بەم لەولا ئەبات و ئەوە قوپۆپی لێ ئەکاتەوە لە وتارێکی بابەتی مۆزوعی دەرەچێت. ئەوەی کە من بە ئەزمون و بە خوێندنەوە و بە عمرێکی درێژ کە سوپاس بەخوا 46 ساڵە لەم بوارە کارەکەم ئەوەی تێگەیشتوم ئەوەیە کە گرنگترین شت لەم مەسەلەیە ئەوەیە کە مامۆستای بەڕێز ئەوانەی کە بەم ئیشە هەڵەسن بزانن ئەچنە جێگای پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم مەوەستن.
چۆن جورئەتەکە بچێتە جێگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسە بکە بۆ خۆی حازر نەکردو. محەممەد ڕاتب نابلوسی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی کە زانایەکی گەورەیە ئەڵێ ڕۆژێک کەسێ پێی وتم ئەگەر بێت و بڵێن سەرە کۆمار خەڵکێکە بۆ کۆکاتەوە و تەلەڤیزۆنەکان تەسجیلی کەن تۆ وتارێ بی چی ئەڵێیت؟ وتی حتمما زۆر خۆم حەزرەکەم. وتی ئێزانی تۆ خەڵکی بۆ کۆ کردویتەوە خوا ئەگەر ئەمری خوا نەبێ خەڵک ئەم جومعای ڕۆژی ئیسراحەتێتی هەڵ ئەسێ خۆی پشووە بۆن با لە خۆی جلی جوان لەبەر ئەو هەموو سونەتە جێبەجێکە و بچێ لە ناو مزگەوتە دانیش و بۆن با لە خۆی و یعنی بێدەنگ بێ و نابێ بجوڵێتەوە یا بەیەکێ بڵێ بێدەنگ بە چونکە بەتاڵە بێتەوە گوناحی بۆ نووسرەیە بڵێن وەکو پێویست ئەجی بۆ نانووسێ ئەگەر زوو بچێ ئەوە مەلایکەت ناوی ئەنووسێ و ئەو ئەجرە گەورانی هەیە کە باس کراوە کە چوە سەربیرمەر مامۆستا ئەم چوو یعنی حتا کاتێک حسابی بۆ کراوە نابێ لەو کاتە هیچ کار و کاسبێ بکرێ یعنی کۆمەڵێشتی بۆ دانراوە بەڕاستی زۆر زۆر مەسەلەیەکی مهمە کە گرنگی پێ بدرێن مامۆستاکان بزانن کە ئەمە چەند گرنگی پێدراوە و ئەم گرنگی کە پێی دراوە ئەمیش ئیحتیمامی پێباوکەوە ئەڵێن کۆمۆنیستەکان وەختی خۆی لە تەوێڵایان وت ئەگەر ئاوا خەڵکمان بۆ کۆکرایەوە هەفتانە خۆمان نەمازانی چیمان پێوتن چیمان پێکرد حیفە ئەمە لە دەست بدرێ قیمەتی نەزارێ ئەنجا تۆ کەوا خەڵکی بە ئەمری خوا بۆ تۆ کۆ بۆتەوە تۆ چیتە جێی پێغەمبەری خوا قسە ئەکەی سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەمە چەند شەرەفێکی گەورەیە تۆ هەست بەو شەرەفە بکەیت کە تۆ خوا ئەم فەزڵەی لەگەڵ کردووی کە فێری خێریان کەی حەدیثێکمانەیە بەڕاستی ئین الله خۆی گەورەی باڵادەست کە خۆی کافیە ڕەحمەت و بەرەکە دەبارێنێ مەلایکەتەکانی هەمووی کە کوژمارەیان بێکۆتاییە هەرچی لە ئاسمانە خوا خۆی بزانێت چەنە هەرچی لە زەویە لە حوتەوە تا مێلورە لە گەورەترینەوە تا بچووکترین لە یوسەلون عەلی معالم الناس الخەیر ئی باشە مامۆستایەک ئەچێتە جێی پێغەمبەری خوا ئەم خێرە گەورەیە چاوەڕێ ئەکە ئەم شەرەفە گەورەیە معقولە چوار کەلیمەی باش نەڵێ پیاواشێک بە سوحبەت بە ژنەکەی ئەوت هەستە جێی چوارە لێگرتوم و پەرداخی ئاویش نایانی ئێ تۆ جێی پێغەمبەری خوا لە من گرتووە ئێ معقولە چوار قسەی باش نەکە ئەنجا ئەم متەفەڕیقە بۆ ئەوە معقولە لەسەر وەرەقەیە بێنێ شت بخوێنێتەوە هی ساڵی هەشتاکانە سیلسیلەیە وتاری ئامادە کردووە هی خوێنێتەوانێ ئەویش بە خوێندنەوە ئەسڵەن بیخوێنیتەوە خەڵک ئیسفادەی لێ ناکە ناتوانیت تۆ بە مباشری بەبێ بە ئیستیجالی هەنێ قسە بکەیت ئەنجا ئەم پیاوە باشە شێخ عەلی تەنتاوی بە ڕەحمەت بێ ئەڵێ پیاوێکە بوو بە ناوی شێخ عەلی دەقر لە شام کاتێ وتاری ئەیە ئیتر ئەو خەڵکی ئەخرۆشان ڕۆژێ نا دوان نا ئەمە چییە لێیان پرسی یا شێخ تۆ چۆن ئەمام و تاسیر خەڵکی تر بووانیە ئیتر زۆریان لێ کرد وتی کاکە من پێشەوەی بێم وتار بم ئەو شەوە تەقەڕوبەنی لەڵڵا 10 جوزە قورئانە خوێنم ئەخۆمە بەسکی بەتاڵ بە مێشکی بەتاڵ بە دڵی بەتاڵ یەک قسە بۆ خەڵکەکە جومعی پێشووی لە قەزایەک بووم جومعەم کرد هاتووە بە بۆنەی ساڵی تازەی خوێنەوە مامۆستاکە باسی مامۆستاکان ئەبێ وابن لەگەڵ قوتابیە وەڵڵاهی لەو مەکتە لەو مزگەوتان بڕوا ناکەم یەک مامۆستای تیا بوو بێ ئێمە چی بە خۆ لە کۆڵخۆکردنەوەیە چۆن وا ئەبێ هیچ دیار بوو هەر نەجاتدانە زۆربەیان ئەتوانم بڵێم هەر بۆ نەجاتدانە وەکو وەزیفەیەکی ئەدایەکە ئەڕوا ئەمە مەسئولیەتێکی گەورەیە خوا بە خۆڕایی دای نەناوە دوو ڕکان نوێژەکەی لا بردۆ لەبەر خاتی وتارەکە وانە چوارە خۆی نوێژەکەی نیوەڕۆ چوارە دوانی لا بردو لەبەر خاتی دوو ڕکاتی لەبەر خاتری وتارەکە ئەم وتارە مفروزە ینی شەرت نییە درێژ بێ کێشەی ئێمە ئەوەیە مامۆستایە گەچێ سەنەدی ڕێوایەتم بۆ باسەکە یا کۆمەڵشت باسەکە یا شتەکان ئەسڵ و ئەساسی نییە ئیتر خەلل هەیە لە مەوزوعی وتارەکە و لە درێژی وتارەکە ئێستا جەنابەت کە بەرنامە تێوە منیش کە سوپاس بەخوا بەرنامەم هەیە لە تەلەڤیزۆنە لە رادیۆە بەرنامەم هەیە بەرچاوڕوونی 5 دقیقێ بە 5 دقە پاش دوعا و سەلام و ئەمانەشی لێ دەرکە 4 دقیقەی سافی نامێنێتەوە 4 دقیقە ئێمە ئەتوانین پەیامێ بگەین بە 4 دقە بە ئیمانەوە براوین ئەگەر چی دەستی لەرزۆکیشمان دەستی لەرزۆکی پیریمان دوا گۆچانی
پیری بەدەستەوە گرت بێت. من وەکو کەسێکە جمعانە لە وتاری مامۆستاکانە دائنیشین ویان ئەگەر بڵێن وەکو ئەوەشێکەوە وەکو جەنابەت فەرمووت کۆلێژی شەریعەت تەواو کردووەکو ئەوەش قسە بکەم ئەلبەتە ئەوانەی کەوا ئەبن بە وتاربێژ ویان ئەوانەیشی ئەبن بە بانکخواز کە باسی ئیسلامەکەن بۆ خەڵک بە جۆر لە جۆرەکان پێویستە لە ئەم زەمەنەدا بە جیاواز لە زەمەنەکانی تر هەڵگری هەندێک تایبەتمەندی زیاتر بن. ڕاستە یەکەمین شت کە ئێمە باسیەکەین شارەزاییە لە مادە زانستیەکانە ئەو بابەتە زانستیانەی کەوا لە پێیانەوترێ علومی شەریعە لە علومی عالیە کە تەفسیرە حەدیثە فقه ئوسوول ئەمانە شارەزایی باشی هەبێ علومی ئالەش بە هەمان ئالە هەتا ئالە فێر نەبێ ناتوانێت ئەوان فێر بێت چکەمە گرنگە بەڕاستی لەمانەدا شارەزایی باشی هەبێت بەڵام ئەمانە کافی نین بۆ مامۆستا ئەمانە بەزنین ئەوەی کە ئێمە سەرنجی ڕاکێشاوین مامۆستایانی ئاینی ئەوانەی کەوا بانکخوازیشن یعنی زیاتر لەم بابەتانەدا ئەڕۆن علوم وەرەگرن علم جا علم ئەبێ فەهمی تێکەڵ ببێت فەهم و تێگەیشتن زۆر زۆر گرنگە بەنسبەت ئەم سەردەمەوە سەرڕای ئەم زانستانە پێویستە موسڵمان زانستەکانی تری شارەزار بێت ئەو زانستانێکەوە لەم سەردەمەدا ینی مرۆڤایەتی پێیانەوە خەریکە و سەرقاڵە نابێ موسڵمانان و زانەکانی ئێمە سەرقاڵی ینی خۆیان مەشغوڵ نەکەن بە هەند لە بۆ زانستانەکەەوە خەڵکیانە سەرقاڵ بووە ئەبێ ئەمانیش شارەزاییان تیا هەبێت چونکە بۆ نمونە مامۆستایانی ئاینی کاتی خۆی کە قسەیانە کرد بۆ خەڵک لە وتارەکانە زۆرینەی ئەو کۆمەلگایە لە سەدا 95 بڵێم نەخوێنەوار بووە خەڵکێکی دڵپاک و ئیماندار و بەڵام نەخوێنەوار بۆ فەقیرە لەبەرەوە مامۆستاکان ئەو بابەتانی باسییان کردوون وەکو ئەوامر بوو ئاوا بکەن و ئاوا بڕۆن و ئاوا بڵێن و ئاوا مەڵێن و ئەوانە خەڵکەکەیش تەنها کێشەی لە ئیلتیزاماتە هەبووە کێشەی لە اعتقاد و بیر و باوەڕان نەبووە کە فێری ئیلتیزامات و پابەندبوون کراوە کردوویەتی هاندراوە نەختێ تەرجیع کراوە ئەویش کردوتی کەوتۆتە سەر سکەی خۆی باسی نوێژی بۆ کراوە نوێژەکانی بەڕێکوپێکی کردوون تانە ممکنە شەو نوێژیشی کرد بێ وەرعی هەبووە خواناسیەکەی هیچ کێشەی تێدا نەبووە بەڵام کێشەی لە ئیلتیزاماتە بووە لەبەرەوە وتاری زۆرێک لە مامۆستاکانی پێش و ئەوامر بووە زیاتر بەڵام ئەم سەردەمە و سەردەمە نییە ئێستا کە مامۆستایەک دەچێتە سەر مینبەر ئەوە با بزانێکەوە لە سەدا 95 و کۆمەڵگایەکەوە لەوێ دانیشتون خوێنەوارن بگرن خوێنەواری بەرزیشیان زۆر زۆر تێدایە خوێنەواری مامۆستای زان کۆی تێدایە و دکتۆری و پزیشک و ئیلا ئاخر مهندس و ئەوانە ئەمانە خەڵکی خوێنەوارن ئەمڕۆ نابێ بەو زمانەی پێشوو ئێمە قسە بکەین پێویستە بە بەڵگەی زانستی تێکەڵ بە بابەتەکانمان بکەین لەبەرەوە مامۆستاینەکان بۆ ئەوەی لەمڕۆ تووشی ئیحراجی نەبن پێویستە کەوا زانستە نوێەکانیش بخوێنن یاسە بکەن بە دوواداچوون بکەن گرنگە هەردوو باڵەکە پێویستن هەم بارەکانی بوارەکانی شەریعەت هەم بوارەکانی زانست لێرەدا خاڵێکی تر دێتە پێشەوە ئەم مامۆستا ئەوە لە ڕووی زانستیەوە توانی با بڵێن کەرەسەیەکی زۆر زۆر ئادای وەظیفەکەی بکە و کەرەسێکی باش کۆ کاتەوە بتوانێت وەظیفەکەی خۆی جێبەجێ بکە بەڵام هێشتا هەوێنەکە ماوە هەوێن زۆر زۆر گرنگە بۆ خەتیب بۆ وتاربێژ کە بریتە لە تەقوا لە ئیمان لە وەرع و بزانێ ئەو خەڵکە پێویستی بەچی هەیە ئەمە خاڵی زۆر گرنگن کە پێویستە لە سەریان بوەستی ئێستاش پێویستیەکانی ئەم خەڵکی ئێستا وەکو پێویستیەکانی خەڵکی پێشوونی لەبەرەوە پێویستە مامۆستا ئاینەکان بەڕاستی بابەتە ئیمانیەکان زۆر زۆر بخوێننەوە و من بەڕاشکاوی ئەڵێم پێویستە هەموو مامۆستایانی ئاینی پەیامەکانی نور بخوێننەوە پەیامەکانی نور هەڵگری هەردوو بوارەکەن هەم علومی ئیمانی و عەقیدەیی زۆر زۆر بەهێز و گەورە و بەرزیان تێدایە هەم لە عینی کاتیشە زانستەکانیان تێدایە یعنی مامۆستا خۆیە فەرمێ من ڕێگایەکم گرتووە
کە تێکەڵ و ئاوێتەبوونێکی زۆر سەیرە ئاوێتەبوونانی تێکەڵ بوون کە گیان نابێتەوە ئیمتیزاجی پێڵێن بە عەربی دووش کە گیانە بنەوە لە یەکتری پاش تێکەڵ بوون لە بین العقل والقلب عقلیش يعني علومی ئەم زانستە تازانە قەلبیش يعني زانستە ئیمانی و عەقیدەیەکانی شریعەتی ئیسلامی مامۆستایینەکانمان کە باسەکانی ئەخلاقیاتەکەن باسی فەضائیلەکەن باسی تەرغیب و تەرهیبەکەن باسی ئەم بابەتانە ئەکەن ئەمانە خۆی لە ئەسڵە هەمویان بەروبوومی ئیمانن لەبەرەوە خەڵک زۆر معجب نابێ پێیان بەڕاستی من هەتا سبێنێ بە خەڵک بڵێم ڕاستگۆ بن دەستپاک بن دەرمپاک بن بەداوێن پاک بن و لەسەر ئەمە هەزاران ئاەت و حەدیث و ئەدیلەی میراتی معرفی خۆمان بێنمەوە خەڵک زۆر مهتەم نابێ پێیەوە بۆچی چکە ئەو کێشەیەکی تری هەیە کێشەیەکی تری هەیە کە لە عەقیدە و لە بیرروباوەڕەکەدایە ئەمڕۆ کێشەی عەقیدەیە ئێستا بۆ نمونە ئەگەر نەخۆشێک سەری بێشێ بچێ بەلای دکتۆرێک بێگومان سەرەشە لە خۆی دروست نابێت ئیلا نەخۆشیە کێشەیەک هەیە لە لەشە لە خوێندنەوەی لە کاتە لە مەعهەد ئیسلامی بوون لێرە ئەو کتێبەی بوتیمان خوێن ڕەحمەتی لێبێ فقه السیرەمان خوێن زۆر کاریگەر بوو لەسەرم فعلا ئەو سیرەی پێغەمبەری پێناسانم صلی الله عليه وسلم هیچ کتێبێک بەقەدەر فقه السیرەی بوتی کاری لێ نەکردوم ئەمجا لە ڕاستیشە وەکو کتێبی تر کتێبەکانی ئەبولحەسەنی نەدەوی زۆر کاریگەری بۆ لەسرم بەڵام لەبەر ئەوەی ئەو کاتە منهەجش بوو ئەمان خوێن منهەج بوو ینی فقه السیرەی بوتی منهەج بوو بە منهەج لە مەعهەدی ئیسلامی ئەمان خوێن لە خلالی 2 ساڵە یا 3 ساڵە هەموو کتێبەکەمان خوێن ئەوە زۆر کاریگەری هەبوو لەسرم بە حکمیەوەی خۆم ئەو کاتە تازە پێگەیشتم و تازە تەعەڕفم هەبوو لەسەر سیرە ئەمجا وەکو خەتیبیش لە فترەی کولیە لێرە بەڕاستی ئیسفادەم لە خوتبەکانی مامۆستا شێخ محەممەدی قەرەداغی خەتیب زۆرە کرد چونکی زۆر بە حەماسەوە خوتبەیە خوێنەوە کاتێکش چوومە بەغا لە 2 خەتیب زۆر ئیسفادەم کرد بە دەرەجەی یەکەم لە شێخ محمود غەریب لە جامیع البونیە کە زۆرینەی جومعەکانمان لەوێ ئەکرد بە دەرەجەی دووهەم لە شێخ محەممەدی بالیسانی ڕەحمەتی لێبێرە و کاتە نزیکی قسمە داخیلەکەی ئێمە بوو لە سڵێخ لە گرێعات لە مزگەوتی حەسەن البارح هەر مۆزوعێکی دا ئەبەزان زۆر بە حەماسەوە دای ئەبەزان و زۆر کاریگەری هەبوو لەسرم لایانی خوتبە وا ئەبینم ئەگەر مامۆسایانی ئاینی سربەخۆ بن لێکدانەوە بکەن قوڵ ببنەوە لە دین و لە کۆمەڵگا و لە دیاردە جیاجیاکان ئەتوانن لێکدانەوەی ڕاست بۆ ڕووداوەکان بکەن بۆ نمونە تۆ باسیەوەکەی من کاتێک کە چوومەتە دەرەوە بووم بە پێشمەرگە لە سەرەتا نەخۆشێک گێتە لام پێمەڵێ دکتۆر من گولەیەک بەر پشتم کەوتووە چوومەتە ئێران و تاران و کوێ گەڕاوم وتیانە ئەگەر ئەو گولەیە بۆ عملیات بکەین تووشی شەرە لەبیت تەواوە ئەو کابرایە ئومێدی بە هیچ نەماوە یعنی بێ هیچ جوڵەیەک نەکا پێشمەرگە نەبێ ئەوە نەکاوە نەکەنەوە وای ئەو گولەیە بەر عینەکانی بکەوێ من کە بینی و مەسیرەکەم گولەکە لەژێر پێسیایەتی هەر لەوێ بە بنجی مۆزوعی بۆم عملیات کردووە ئەمە یەکێ لە مامۆسایانی ئاینی مامۆسا فاتح شارستانی خوێندیەتەوە ئەو بەڵام ئەو تەویلێکی ئاینی بۆ کردەوە بۆ ئەم مەسەلەیە ئەمە فعلا وایە یعنی زۆر جوانە چی لێ بێتەوە معنای ئەم مامۆستایە ئەتوانێ بنەماکانی ئاین بۆ لێکدانەوەی ڕووداوەکانی ئەم سەردەمەی کۆمەڵگای کوردستان بەکاربێنێ ئەمڕۆ سەردەمێکە ئەفکاری زۆری دژ بە دین و دژ بە ئیمان و ئەوانە هاتوتە ئارا و ئەفکار و ئەخلاقی زۆر ناشین و خالفە و پێچەوانی شریعەتی خوا و ئەخلاقی ئیسلام هاتوتە ناوە لەبەرەوە من بەلام وایە ئەڵێم ئەوەی کەوا باسی شتی ئەم سەردەمەیەکایەتر لە ڕووی ئەم سەردەمەوە ئەوە ڕوویداوە ئەو ڕوویداوە باسی ئەو کرۆ باسی ئەو بکرێ ئەوە کەناڵی زۆر و زەبەنە هەیە و ڕادیۆ هەیە و تەلەڤیزیۆن هەیە و جەریدا هەیە و نووسین هەیە و هەموو ینی وەسایلێکی ئەلام هەیە بۆ باسکردنی ئەوانە بەڵام وایە
يعني وتاری جمعی امرو لم سدمو نقل استوى لدمي لمو بيشو حتى يسير تخواي زاني لمدة شون تربيت همو تركيز بكري لسر مسألة بيرو باور وإيمان وعقيدة ومسألة أخلاق ومسألة تقوى وتعاطف. زوتنەوەی ئیسلامی تابان هەشتا و حەوت لە ڕاپەڕینەکەی هەڵەبجاتر لە وابزان مانگی پێنج هەشتا و حەوت بوو هاتنە دەرەوە هێزی پێشمەرگەیان دروست کرد. ئیتر دوای ئەوە بە ماوەیەک مەفرەزەیان هەبوو لە هەموو شوێنەکانە لە زومنیێوانە لە قەراقیش مەفرەزەیان هەبوو. شتێکی باش بوو چونکە گەر تۆ بتەوێ بڵێ ئەمە شۆڕشی میلەتێکە ئەبێ شۆڕشی هەموو پێگاتەکان بێ. یعنی بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتە ڕێکخراوێکی چەپ بوو. پارتی دیموکراتی کوردستان ڕێکخراوێکی ئەتوانن بڵێن ڕاستڕەو بوو. هەندێک حیزبی تر هەبوو وەکو پاسۆک و حسکۆوانە خەڵکی قەومی بوون. یعنی مابوویەوە هێزە ئیسلامیەکانیش پێگاتە ئیسلامیەکەش لە شۆڕشا بەشداری بکە. بە زوڵم و زۆرەکانی سەدام حوسەین ئەو ینی بزوتنەوەی ئیسلامیش تاوان وابزانم بزوتنەوەی ئیسلامی پێشەوەی خوان بووە ینی بڕوای بە چەگەڵگرتنەوەوانە نەبووە گۆڕانکاری لە سیاسەتی کرد چەکی هەڵگرت. ئەوە شتێکی باش بوو سەرکەوتنێکی باش بوو. ئەوە تۆ هەم ئەتوانی بڵێ هەموو کۆمەلگاکان هەموو پێگاتەکانی کۆمەلگا دژی سیاسەتی ڕژێمن هەم ئەتوانی پەیوەندی دیبلۆماسی دروستکەی. ینی پەیوەندی دیبلۆماسی لە ڕێگەی حیزبی ئیسلامیەوە بەم وڵاتانەی دەوروبەرمانەوە زۆر ئاسانتر و خۆشترە چونکە ناکۆکی ئایدۆلۆژیمان نییە. تورکیا ئیسلامیە، ئێرانی ئیسلامیە، عێراقی ئێستەش ئیسلامیە. لەبەرەوەی بوونی ئیسلامیەکان ئەو کاتە و ئێستەش لە ناو حکمڕانی هەرێمی کوردستاندا و لە ناو خەباتی پێشمەرگایەتیە من بە شتێکی باشی ئەزانم ئەمە بەمەرجێک هەموو کورد استراتیجێکی هاوبەشیان بێت دوور لە مەسەلە ئایدۆلۆژیەکان. مەسەلە ئایدۆلۆژیەکان ئەو کاتە توانی بڵێ ینی ناکۆکیێکی لاوەکیە ناکۆکی سەرێکی کورد لەگەڵ ڕژێمە داگیرکەرەکان هەیە مەسان ڕژێمی ئەنفال و کیمیابارانی ئەو کاتە. ئەوە شتێکی زۆر باش بوو و هیوادارم ئەم باش بوونەش گرنگی پێ بدرێ. ئێستش هیچ هێزێکی سیاسی تایبەت لەبەر ئایدۆلۆژیا پراوێز نەخرێ چه ئەلمانی بێ چه چەپ بێ چه ئیسلامی بێت. بە ئیمانەوە براوین ئەگەر چی دەستی لەرزۆکیشمان دەستی لەرزۆکی پیریمان دوا گۆچانی پیری بەدەستەوە گرتبێت. ماسە چەند پێویستمە بە دڵفراوانی و قوبوڵکردنی ڕەخنە و ئەمانە هەیە. زۆر جار یەکێک لەو کێشانی کە خەڵک ینی قسەی لەسەرەکە ئەڵێ کاتێک کە من ڕەخنە لە حیزبێکی ئیسلامیەگرم ڕەخنە لە مامۆسایەکەگرم ڕەخنە لە مێژووی ئیسلامەگرم یەکسەر ئەمە ئەگەڕێتەوە نایگەڕێتەوە بۆ خودی خۆی گەڕێتەوە بووی کە تۆ هجوومەکەی سەر ئیسلام و ینی ڕاگەیانێکی قورس دروستەکە لەسەرەوەی کە تۆ دژایەتی ئیسلامەکەی لە کاتێک کە مامۆسا ئێمە کەسێک کە ناچێت بۆ نوێژی جومعە بۆ یەکسەر ئێمە ئەم فەرمودەی بۆ بینینەوەکەوە ئەوەی سێ جومعە نەهات بۆ نوێژی جومعە ئەو کەساچێتە باری فسق و یاخود خراپەکاری گوناکاری کە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە بۆ پێش ئەوە لە خۆم نەپرسم کە بزانم بۆ نایە بۆ جومعە یعنی نەهاتنەکەی ئایا من نیم کە سەبەبەکە من نیم کاتێکە ڕەنگە وتەی منی بەدڵ نەبێ ڕەنگە ئەو قسانی منی پێ قورس بێت وەکو مامۆستا حاج شەماڵ بە ڕەحمەت بێ ئەڵێ پیاوێکی ئاراخۆر گوێی لە خوتبا گرت بەڵام کاتێککە هەموو جومعەیەکە چوە سەربانەکەیان گوێی لێگرت بەڵام کاتێککە گوێی لێ بوو هجوومێکی سەر ئاراخۆرەکان زۆر بەڕەقی زۆر بەتوندی ئیتر وازی لە خوتبە و جۆگرتن لە خوتبە هێنات. زۆر جار ئەم پرسیارە فکری و جەدەلیە بۆ لە خۆمان نەکەین کە سەبەبی چییە کە خەڵک گوێم لێ ناگرێت خەڵک نایە فەرزەکە جێبەجێ بکە ئایا من تاوانبار نینەوە ئەکرێت تاوانبارم و ئەکرێت تاوانبار نەبم بە زۆر گرنگە من ڕەخنە لە خۆم بگرم پێش کاتێکە کۆمەلگاکەمە بینم کاتێکە گەڕەکەمە بینم کاتێکە نوێشخۆنەکانمە بینم بە جۆرەی پێویست گەشە ناکەن نوێ نابنەوە بەو جۆرە نین کە منەمەوێ ئەبێ پرسیار لە خۆ بکەم بەشەکەی من چەندە بە دڵنیایەوە بەشی واقعی تایە بەشی ڕاگەیاننی تایە بەشی حیزبەکان و سیاسەتی تایە بەشی ئابووری تایە زۆر شت لەبەرەوەی ئەوە من نیم تەنها کاریگەر لەسەر ژیانی ئەو بەڵکو زۆر لەسەر ژیانی ئەو کاریگەرە بەڵام من هەمێ بەشەکەی خۆم دیاریکەم بەشەکەی منیش بەتەنیا نیە ڕەنگە خەتای من نەبێ بەڵام خەتای منزومەی دینی کۆمەلگاکە بێ
خەتای چەندین زانای تر بێ یا خەتای ڕێکخراوێکی ئیسلامی یا ڕێکخراوێکی ئاینی فەرمی حکوومەت یا فەزای دینی کۆمەلگاکە بێ یا خوێندنەوەی غەڵەتی بەرامبەرەکان بێ یا تێکەڵاوی زوڵم بە ناوی ئیسلامەوە بێ لە بواری سیاسەتە یعنی سەرچاوەکە تەنیا من نی بەڵام من باجێتم من لەبەرەوەی مێزەرم بەسەرەوەیە یا بیرمەندێکی ئیسلامیم سەر بەناوەندە ئیسلامیەکەم لێپسراوێتێکی هاوبەش مەخرێتە ئەستۆ کۆی هی کۆی ناوەندەی ئیسلامیەکە هی کۆی فەزای ئیسلامیەکە ئەبێ من ئەوەش بەی خۆم بزانم ڕاستە من بەشداری نیم بەشدار نیم لە دروستکردنیە بەس ئەی نابێ بەشدار بم لە ڕاستکردنەوەیە ئەی نابێ بەشدار بم لە کەمکردنەوەی قوربانیەکانە ئەی نابێ بەشدار بم لە ڕیفۆرمکردنیە لە دژایەتیکردنیە ئەی نابێ بەشدار بم لەوەی بڵێم کە ئەوە من وابیر ناکەمەوە ئەوە هەمومان وابیر ناکەینەوە ئەوە دۆخی تایبەت دەوەی خوڵقان و ئەوە ئێمەش ڕخنەگرین لەسەرەوە دۆخە بۆی خەڵکی بەو ناوە سەریان لێ نەشەوێ بێگومان ئەمە ئەرکێکی تری منە ئەمە ئەرکێکی ئیسلاحی و دینی منە واچێتە چوارچەوەی هەتا فەرمان بکردن بە چاکە و بەرگریکردن لە خراپە کە خراپەکەم کاتە لە بەرگی ئیسلامیایە ئێمە مسلمانی گومڕامانە هەیە مسلمانی سەرلێشەوەمانەیە نەک بەمانە عەقیدەکەی بەمانە فکرەکەی بەمانە سیاسیەکەی بەمانە کۆمەڵایەتەکەی بەمانە ئەخلاقیەکەی مسلمانە و لە دایرە و بازنەی ئیسلامە ماوە بە چەندین تاریکایی لە ذهنیا هەیە لە ئەخلاقی هەیە لە بیرکردنەوەی هەیە دەستی تێکەڵ بە چەند تاوانە بێ بە چەند زوڵمە بێ پێگە و شوێنگەی تایبەتی خۆی وەک مسلمانێ وەک هاوڵاتێ وەک ئینسانێک ئەبێ هەڵگری پەیامێک بێ لەم کەونەیە نازانێ ئێمە ئەرکمان بەرامبەرم ئینسانە چییە بۆیە لێرە پێشەوەی بۆ نمونە ئەگەر قسە لەسەر نمونونەکەی خۆت بکەین پیاوەکە نایە بۆ جومعە پێش هەموو شتێ بێ بزانین تێبگەین لەم پیاوە بۆ نایە بۆ جومعە ئایا کێشەی عەقیدی هەیە گومانی لە خوا بۆ دروست بووە گومانی لە ئیسلام بۆ دروست بووە گومانی لە کوێی ئیسلام بۆ دروست بووە گومانی لە فەڕزبوونی جومعە بۆ دروست بووە یاخو بەم شێوەیە ئۆپۆزیسیۆن بوونی خۆی دەرەبڕێ بۆ نمونە لە هەندێ وڵاتە کە دەسەڵاتدارەکانی خۆیان ناوناوە دەوڵەتی ئیسلامی خەڵک بە مەی خواردنەوە و نوێژنەکردن و هەندێک ڕواڵەتی نائیسلامی جۆرە لە ئۆپۆزیسیۆن دەربڕن خۆیان دەرەبڕن بۆ ڕژێم ئایا ئەما چێتە و چواردەوە تەمەڵیە خەڵکێکمان هەیە تەمەڵە بڕوای هەیە و زۆر بە باشی زانی خۆشی بە گونابار زانێ بەس تەمەڵە و تااقەتی نییە پێی وایە کاریگەری نییە شتێکی ڕۆتینە یعنی تۆ پێش هەموو شتێک ئەبێ هۆکارەکەی دیاریکەی کە هۆکارەکە دیاریکە لە ڕاستی لەگەڵم پیاوە قساکەی چارەسەری هۆکارەکەی بۆ بکەی لەبەر ئەوەی مسلمانە دوای هەڕەشەشی لێ ناکەی مەسەل بە زمانێکی زۆر ناسەگەکەی و حەدیثەشی بۆ بخوێنیەوە بەڵێ برا جوان ئەبێ حسابێکش بۆ مە بکەی ئەمەش هەیە خوا نەخواسە با تۆ نەگرێتەوە تۆ توانی ئەوەشی پێ بڵێ بەس بە جۆرێ وەک مسلمانە بمێنێتەوە زۆر متهم نەبێ خزمەتیشی بکەی دکتۆر محەممەد بەرزنجەیەکە زانایەکی گەورەی ئیسلامیە لە کوردستان لە قەتەر دانیشە لێکۆڵینەوەکی وردی لەسەر مۆزوعە کرد کە ئایا لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام تا دوای ئەویش ئایا وتار چۆن بووە سیفاتی وتاری پێغەمبەری خوا و هاوڵان چۆن بوون گەشتە سەر ئەو قەناعەتەی دوای لێکۆڵینەوە دەکەیت کە بەڵێ وتاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر کورد بووە حتى عائشة فرمي كان كلامه يعد فرمي وتكان أجمرت هاتشان راس أو صفاتك خواي بروديا بيبرشي وجوامع الكلم بو بلام هر وتاري كتب بيعمري عليه الصلاة والسلام والسنة جوايا لسنة الإسلام شك وتار كتب ونجدر به يك لو قال يعني كيس لو وتار بيجو لما قاعد كان كده بداخل جيرانه وتار ينزو زود درجة خلقي ما عنده كان وحسابي شو ناكن كمثلا برامبركان لا تقول لي كتابي طاقي تابي لك ساعات سبب بس خلقي تريدي أنا خوش خلقي تريدي تحملناك أو هيك صفاتي وتار زوزو كتب وخد بيت دوم يكي تل صفة كاني وتار أوي أبيت وتار زوزر منهجي بيت سرتاو كتاي ديار بيت معناي منهجي يعني وتار أبيت هيك ولا كنبي بداخل جيرانه وتارك سرتها زور باج هنا بلام بنمونيك بو وتارك أصلي وتارك اللي بيدجته إذا زوجي برجع لزور بي راديو كان لزور وتار جمع كان أصلي وتارك تسبيك زوزر باج زوزر بتشاكي يعني بس تشيلوكي كيو باسك لا تشيلوكي كتنار توصل أصلي موضوعك خوي لبرو وتار أبي زوزر منهجي به كبداخل جيرانه وتوانم بلا متاري منهجي ببنجيتس أجمير الأمر بداخل جيرانه سيم أبيت ما وستاي آيني وبانخواز رؤوس أقلامي بابتكان بالنسبة لسوى رقيق لبردم يانا داينين كأساج أو ناك زور من بلا وسيرة حتى أوروبا أقول من ولا أمرها زوربي أكثر كجوراني ولاتاني جيهان رؤوس أقلامي بابتكان هلا سكاغز اشتغلنا فيش أنا عيبني لبرو تا بانخواز وما وستاي آيني أبيت
ئەو بابەتەی کە ئەیانەی پێشکەشیکەن لەسەر کاغەزێک ڕؤوس ئەقلامەکان نووسی مانشێتی بێڵن بە کوردی مانشێتی بابەتەکان لەسەر کاغەزێک نووسی بێتەوە من بیرم دێ لە سەردەمی هێشتاکان بە دوای بابیشتەوە بە دوای بابی خۆمەوە بە دوای ماسمەلا عوسمانیشەوە هەمویان ئەمانە ڕووس ئەقلام بابەتیان دانا کە گلەیان لەگەڵ وەڵام مەلا وتارە خوێنێتەوە ئەبێ ڕووس ئەقلام دیار بێت وەی کە لە وتارەکە دەرنەچیت ئەوەی یەکێکە لە صفاتی وتارەکە بێ ئاوا بێت چوارم صفەتی شێوازی وتار ئەبێ گرنگی بدرێت بە ڕووداوەکانی ڕۆژ و ئەبێ ئاگای لە ڕووداوەکانی ڕۆژ بێت هی مسلمانان بە تایبەتی ئەخباری مسلمانان و کارەسات و نامەتەکانی مسلمانان هی وڵاتی خۆی هی گەڕەکی خۆی هی شاری خۆی هی گوندی خۆی بە ئاگای لە ڕووداوانە بێت و یەکێکی تر لە صفاتە گرنگەکانی خەسڵەتەکانی وتار ئەوەیە کە ئەبێ هەڵ بدرێت کەسایەتی بانخواز و مامۆسایانی ئاینی هەتا بۆیان بکرێ قسە و گفتار و وتەی خۆیان نەخەنە ناو وتارەکە من یەکێک لەو صفەتانی کە بەلامە زۆر گرنگە هەتا بۆ یەکرێ بانخواز و مەلا تا قال الله وقال الرسول والصحابة وهاوڵان و تابعین و وتەی پیاوچاکان ناوتاریان نابێ زیاتر کاریگەریە و گەورەترینیش بەڵگە بەدەستمەوە وتارەکانی مامۆستا محەممەد مەلافایقە کە ئەمڕۆ یەکێک لە هۆکارە سەرکەوتوەکانی جەنای مامۆستا محەممەد مەلافایق لە وتارە ئەوەیە کە بەدەگمەن وتەیەکی خۆی لە قسەکانی لە وتارەکانی ئابینی بەدەگمەن هەمووی قال الله وقال الرسول هەمووی ئەوەی یەک لە هۆکارە سەرکەوتوەکانی مامۆستا محەممەد لە وتارەکانیە نابێت بە هیچ شێوەیەک تەشهیر و ناوزڕاندنی هیچ کەسایەکی تیابێ چی کەسایەتی سیاسی و دەسەڵاتدار و کەس بەدەستان چی خەڵکانێکی تر کە هەڵە و بخڵاواتێکیان کردووە بەرابەر بە ئیسلام و مسلمانان پەیامی خۆت بگەێنن هەرچۆن ئەیگەێنی بگەێنن بەڵام ناوێت تەشهیر و ناوزڕاندنی تیابێ بە هیچ شێوەیەک هەر کاتێک کە ڕووداوێک باسەکە یا نمونەیەک دێنێتەوە بێ داتا و ئەرقام و سەرچاوەی ئەو ڕووداوەی لابێ کە باسیەکە نمونەیەک دێنێتەوە بە کەسێک ئەڵێ لە فڵان شوێنە لە فڵان شارە لە فڵان وڵاتە فڵان کەس ئەوە صفاتی وا بوو ئەوەی کردو ئەمەی کردو ئەبێ سەرچاوەی بابەتەکەی و داتا و ئەرقام و هەموو شتێکی لابێ کە بەداخەوە گەلی لەوەمان لێکرێت زۆربەی جار کورتە وتارمانە قەرتێرن ئەڵێن مامۆستا فڵان شتی وتۆ فڵان شتی ئەسڵ ئاساسیشی نییە ئەمرە وتاب مامۆستای ئاینی و بانخواز ئەگیان لە داتا و ئەرقام بێت وەکو پێشتریش وتم لە صفاتی کەسایەتی بانخوازە ئێستش ئەیڵێمەوە لە وتارە نابێ بۆنی پێشگیری سیاسی هیچ لایەنێکی پێوە دیار بێ و جەنابیش سەرەتاوە عەرز کرد کە من پێم وایە ئێستەیش ئەو باجی کە ئێستا ئەیدین مامۆستایانی ئایانی و بانخوازانی ئیسلامی ئەوەیە کە باگراوندێکی سیاسیمان لە پشت بووە کە دوایی شکستەکەمان هێناوە بەسەر ئیسلامەکەشان شکاوەتەوە بە داغی گرانەوە هەتا ئینسان بۆیە کە من باسیەوە ناکەم کە ئایا حیزبی ئیسلامی یا سیاستمان چەندێت شکستمانیاوە سەرکەوتو بیت باسیەوە ناکەم بەس بانخواز مامۆستای ئایانی هەتا دوور بێ لە سیاست لەسەر مینبەر هەتا دوور بێ لە سیاست بۆنی سیاسەتی لێوە نێ قسە و باس و گفتاری تەسیری لەسەر کۆمەڵگە زیاتر بێت ئەو بڵێن مەرجانەی کە لە خەتیبە هەیە بەر لە هەر شت ئەبێ ئیمانی بە فکرەکە هەبێ کە تۆ کاتێک کە خوتبەی ئەگەر ئیمانی بە فکرەکە نەبێ هەستەکەی جۆر لە خوتبەکە تا جۆرێک لە ساد و سڕی هەیە لەبەرەوە ئەبێ ئیمانی پێ هەبێ شعرێکەیە کە ئەڵێ لا تەنها عن خلق وتأتي مثله یعنی ئەبێ نەک خەتیبەکە بەنەوەی بیر بکاتەوە خوتبەکەی بەنەوەیشتر بێ بۆ مناسبە بێ یا بۆ ڕووپامایی بێ ئەمە بەڕاستی لە مەکانەی خەتیبەکە کەمەکاتەوە جۆگرەکانیش ئەو بایەخەی پێنایەن بەو مەبەستەی کە خۆی ئەوێ جگە لەوە ئەبێ مەوهیبەی تابێ ئەم مەوهیبەیە بۆ ئێمە زۆر گرنگە یعنی وەزارەتی ئەوقاف ئێستا بڵێن ئەمرێ دەرەکا بۆ فڵان کەس کە فڵان مزگەوت خەتیبی نییە وتار خوێنی نییە با بچێ وتار بخوێنێتەوە ئەما خۆ بە ئەمرێکی ئیداری فڵان مامۆستا نابێ بە خەتیب لەوانەیە هیچ معلوماتێکی نەبێ لە خوتبە مەوهیبەی نەبێ خۆ زۆر جاری وا هەیە علمی زۆر زۆرە بەڵام لە وتاردانە لاوازە ناتوانێ وتاری باش بە لەبەرەوە مەوهیبە بۆ وتار خوێن زۆر مەرجێکی گرنگە و زۆر جار ئەبێ کە مەوهیبەشێ هەبوو ئەو مەوهیبەیە پەروەردەکەی بە ڕووناکبیری بە تەمرینکردن بە خۆ چالاککردن
چونکە مەوهیبەی بەتەنیا کاریگەریەکەی ئەوەندە نیە وەکو مەوهیبە لەگەڵ ڕووناکبیریە، مەوهیبە لەگەڵ شۆڕبوونەوە بۆ ناو بابەتەکە، مەوهیبە لەگەڵ ناساندنی جۆگرە کە بزانی تا چەند پەیوەندی لەگەڵ ئەوانە دروستەکەی. جگە لەوە جورئەی ئەدەبی یعنی ئازایەتی قسەکردن بەرامبەر بە جۆگرەکان بەرامبەر بە مخاتەب. زۆر جار خەتیبێگەیە کە قسەیەکە لە مەجلیسێکە فڵان بەرپرسی گەورەی تایە، ئەبێ نەترسێتەوە، ئەبێ جورئەی ئەدەبی هەبێ، چونکە کاتێک کە ترسا، کاتێک کە سام دایگر، کاتێک کە لە ترسی فڵان کەس ئەو فکرێ دەری نەبرێ، یەکسەر جۆگر هەستەکە، یەکسەر مەکانەی خەتیبەکە یەتە خوارەوە لای جۆگر. لەبەرەوە جورئەی ئەدەبی زۆر مهمە. جگە لەوە قووەی شخصیەتیش بەڕاستی گرنگە بۆ خەتیب. و خاڵێکی تریشەیە کاتی خۆی کە خەتیبەکان خۆتبیان ناوە ئیحتیمامیان بە مەزهەری خارجی ژاوە، یعنی بە ڕووی دەرەوە بە شکل بە هەیئەت بەو کەلوپەلەیکە لە بەریەکەی شرت نییە کەلوپەلەکە بێ هەر تازە بێ وابێ، مهم تەناسوقێکە بێ بیڕازێنیتەوە لەگەڵی. ئەمانە ئەو مەرجانن کە ئەبێ لە خەتیبە هەبێ و کاتێک کە ئەم مەرجانەی تیا بوو وتار خوێنێکی سەرکەوتووە بێ. و بەڕاستی من ئەوەی کە خۆم بینیومە لە دوو خولی پەرلەمانی عێراقیە، ئەوانەی کە وتار خوێن بوون ڕۆڵی گەورەیان هەبووە لە پەرلەمانە و توانیویانە کاریگەری زۆریان هەبێ بۆ سەر خەڵق. تیا بۆ سیاسی زۆر بەتوانا بووە، پڕ بووە، بەڵام توانای وتاری نەبووە، جورئەی ئەدەبی نەبووە، ئەو شخصیەتی نەبووە بتوانە مخاتەبەی هەموو خەڵقەکان بکە. لەبەرەوە وەکو چی وایە ئەوانە وەکو ئەوان کە تۆ لە جیرفانە پڕ بێ لە پارە بەڵام خەرجی نەکەی، یعنی زانابی، بەڵام کە جورئەی ئەدەبی نەبێ، کە مەوهیبە نەبێ، زانایەتێکە قفڵە بێت، یعنی ئەو کاریگەریەی نابێت. وشەکان ئەمانەتن بە بێتەفەکر، نازڵی مەکەنە سەر زوبان و ڕووپەڕی لاپەڕەکانتان. قەتعەیە ئەردە بینی ماڵی ئەموو ماڵی مامۆستا هەبوو چۆڵیەک بوو. هەموو جمعەیەکە گەیمە ئەو قەتعەدە لەگەڵ ماڵەوەمانە کە عالیە بۆ ئەو کە هاوسەرم ئەوەستام ئەموو خۆزای پارەم ئەبوو ئەم ئەردەم ئەکردی و ئەم کرد بە مزگەوت و خانوویەکیشم ئالێویا دروستە کرد. سوبحانە الله ڕۆژێکیان سیر ئەەکەم بوو لە مزگەوت سورەیا بووم لە کەرخ، هاتمەوە سیر ئەەکەم خەنەک هەڵکەنداوە کە خەنەک هەڵکەن ڕۆژی جمعە مامۆستا ئەیفەرموو تاهر چاوەڕۆی تۆم جوبیت نانی نیمەڕۆ لەگەڵ منا بخۆیت. لەبەر تۆ جناوە زاوای ماوسەم عەبدولکەریم دەڕێت. وەڵڵاهی تر ڕێزێکی تایبەتیشی هەبوو لەگەڵ خوا جەزای بواتە یا ڕەبی. هەموو جمعەیە منیش خوتبەکەم هەڵکوزان و هاتمەوە فریای ماڵەوە ئەکەوتم و ماڵم لەگەڵ خۆی ئەهێنا ئەچوین لە خزم مامۆستا نان بخۆین. سیر ئەەکەم وتم وەڵا قوربان شتێکی باش دانیشتن وتی تاهیر دوێنێ هاتین ئەو شوێنەمان هەڵکەند و خەنەکمان لێدا و بە ناوی مزگەوتەوە. ئەوەی کە من داوام بێ ئەوەی کە من هەموو ڕۆژێک خەیاڵم پێوە کرد فەرمووی ئەوەڵا ئەوە بە ناوی مزگەوت ئینشاڵڵا ئیکەین بە مزگەوت و ئەمانە. ئەلا کولی ڕۆژێکیان مامۆستا من و لە خزم مامۆستا بووم لە دوای نوێژی نیمەڕۆ لەگەڵ حاجی فارسی کفریە کە هاتینەوە. حاجی فارسی کفری برادری مامۆستاش بوو، برادری باوکیشم بوو. گەیینە پێپلکەکان سەر بکەون، مامۆستا دەستی حاجی فارسی گرت کە گرتی هەتا سەرەوە بەری نەدا. حاجی فارس دوای ئەوە ڕووی کردە من بە دزێوتی خۆزای مامۆستای لە قیامەتە ئاوا دەستی ئەگرتم. مامۆستا کە گەینە سەر و هەناسەی کێشاوتی حاجی فارس ئینشاءڵڵا لە قیامەتیشا دەستم ئەوەنە متەواضع بوو نەیفەرمووی دەست بەرنادەم، فەرمووی لە قیامەتیشا دەستم بەرنادەیت، دەستم بەرنادەیت. مامۆستا سبحان الله گەلێشتی ئەزانی یعنی ئیدراکی کەرامەتی هەبوو، لە واقع ئیدراکی کەرامەتی هەبوو. جارێکیان چوومە خزمەتی بە ناوی شەهادەی بۆ ئەوەی یارمەتیم بدا بۆ شەهادەی عالی کە چوومە خزمەتی پێش ئەوە قسە بکەم وتی تاهی بەس نییە تا ئیسەخ یارمەتی کەسم نەداوە لەخوا بەزیابێ بۆ ئەم مامۆستا شەهادەی بە شەهادەی زوو دەزانی، بە شەهادەی عیلم نازانی. وتم وەڵا مامۆستا شەهادە مستە با خەڵمەوە فەرمی چییە؟ وتم وەڵای هاتووم یارمەتیم بدەی کاغەزێکم بۆ مرسی بۆی لە شەهادەی عالی وەرگرتن لە مەجلیسێدا تۆزە پێکەنی و وتی تاهیر من
ئەتوانم یارمەتی و بدەم من داوا لەوانەکەم بەڵام ئەوان داوای دینەکەم ئەەکەن تۆ حەڕازی بەوتم قوربان وەڵام من ئەوەم ناوێ بە شێوەیەکی تر بیشاڵە بڵکە خۆم بە ناوی تۆوە ئەلا کولی ئیشەکە چووە سەر جا مامۆستا حەقا کەرامەتێکی هەبوو لە وەختی خۆیان ئینسان پێی ئەزانی ئەی دەرکان ئەو مۆزوعی ئەمانەپارێزی ئەمانەپارێزی ڕۆژگە مامۆستا پارەیان ئەدای بۆ زەکات بۆ سەدەقە کە وەختیان دایە ڕۆژێک نیمەڕوان عادەتەنی کەی لە بیا بە یەکێکی تر لە مامۆستا وەختی نیمەڕۆ هەرنان بدا بۆ هین پارە بدا بۆ کوڕی لە بەردەستایەتی بچێ حاجی سەلاح بچێ نانی بۆ بکرێ مامۆستا دەوریشی پرشی ئاوە چنی پرەتی ئاوە لە پارە بە دوای کیفەکەی ئاگەڕێ ئەم لاگەڕێ ئەو لاگەرە وتم خۆمان بتم بە دوای چیەگەوت وەڵا بە دوای کیفەکەم ئاگەڕم وتم ئەجا قوربان کیفەکە ئەوەی لە کیفایە با سەرف نەبێ بە ئەوەی لە دەستایە سەرف ببێ ئەوە وتی تۆ ئەمانەت نازانی ئەوە ئەمانەتە ئەو ئەمانەتە وەکو خۆی وایە قوربان ئەوە سەرف کە دوایی بیخەرەوتی ئاخر ئەمانەتەکە وا نییە ئەمانەتەکە ئەوەی هەر ئەوە تەسنی بخەینەکە ینی ئەبێ ئەو پارەی ماوەسامە بەسی بۆ ئەو پارەی دراوە پێنجی بێت بۆ نییە بکەی بە پێنجێکی تر الله ئەکبەر قوربان ئەشەوی لا ئیستیفادە و پارە گومکوونیی جەنا بکرد تایسە ئەمانەتم نەزانێت مامۆستا مەلاکەریم لە واقعا وەکو ئیستیقامە ئیستیفادەی لێ کرا کەسێکی وا بوو کە دائنیشتی لە خزمەتیا ئیستیقامەیەکی وای هەبوو کە نە لە وەکو لەرزینی نەبوو بەم لاو بەولا ئەوە نەمستەقیم بوو ئەمە وەکو خوتبەی حەماسی کاتێ من مەخزم مامۆستا مەلاکەریم گەیشتم تەقاعود بوو لە خوتبەیە دانەنیشتم بەس تەنیا لە مەجلیسەکانیا کە حیکایەتی ئەگێڕایەوە کە باسی مەحەبەتی ئەگێڕایەوە باسی زانایانی ئەگێڕایەوە ئەمجا ئیستیقامەی لەسەر ئەو دینە لەسەر نووسین لەسەر خوێندنەوە جا ئەو علمە جوانەی کە پێی هەبوو کە دەرسی پێوتی بە پوختی علمەکەی تێگەیانی هەر مامۆستایە لە بوارێکە ئیسفادەی لێکرێ مەسەلای سەوکو کتێبی حەماسی مامۆستا مەلاکەریم کتێبێکی نییە وەکو ئەبوالحەسەنی نەدەوی ئەبوالحەسەنی نەدەوی لە علما زۆر فراوان بوو ئەمجا کەسێکی داعیش بۆ بانخواز بۆ شار بە شار دێ بە دێ وڵات بە وڵات گەڕاوە چوتە سووریا چوتە میسر بۆ داعوە بۆ بانەواز ئەو مامۆستا مەلاکەریم ڕەنگە ئەو مووقیفانەی نەبوو بێ بەو شێوە تێکەڵەی نەبوو بێ لەگەڵ عالەمی دەوروبەری خۆیان وە کتێبەکانیشی وەکو کتێبەکانی نەدەوی و بووتی حەماسی نین بەڵام علمین لەوا ئیسفادەی لێکرێ هەر کەسێ لە بوارێکە دکتۆر فایق قوڵپی لەناو خەباتی ڕەوای گەلی کوردستانە وەک پزیشکێکی پێشمەرگە و سەرکردەیەکی بە ئەزمون زۆرێک لە قوناغە جیاوازەکانی خەباتی بینیوە لەناو جەرگەی نەهامەتیەک گەورەکەی گەلی کووردا لە شاڵاوی بەرفراوانی ئەنفالە لە ناوچەی قەرەداغ و گرمیان لە ئێوارەیەکی شەڕ و وێرانبوون و چۆڵبوون و داگیرکاری ڕژیمی بەعسا نامەیەکی حەق تەعالای پێئەگات و جوان خوێندنەوەیەکی بۆکات هەمیشە لە نەهامەتی و مەزڵومیەتی مرۆڤە نامەخواییەکان بەلێشاو دێن بۆ دڵی مرۆڤ بەڵام ڕۆحی ئامادەیەوێت وەری بگرێت گیانێک ئازارچەشتووی مەینەتی مرۆڤ بێت برینداری نیشتیمان بێت مەرهەمی سارێشکەری ئازاری خاک و خەڵک بێت بە پەیتا ئەم نامانەی پێگات و دەبێت لیان حاڵی ببێت لە ئەنفالی دووە چووینە گەرمیان گوندێگە بوو گوندی دەرەواری خوارویان پێوت کوڕێک قاچی بەرلۆخم کەوت بوو ئیتر هیچم نەبوو پێی ببڕمەوە گوندەکەش چۆڵ کرابوو پێویستم بە لای تێک بوو چونکە شەو بوو پێویستم بە منجەڵێک هەبوو کە هێنی ئاوی پێگەرم کەم والەتەکانی پێپاکەم پێویستم بەم شارێکی ژەبوو کە هێسقانەکەی پێ ببڕمەوە لەو گوندە بەس ئەو سێشتە هەبوون پێشمەرگەکان گەڕان بەز ئەو سێشتە لەو گوندا مابوون باشە ئەمە خۆ مامۆستا نازانم ئەگەر سەرنجیشی بۆ ڕۆشتوێ یا هەر کەسێکی کە یعنی من بۆ خۆشم ئەڵێم ئەمە شتێکە من بۆ خۆشم تەویلێکی میساریانی بۆ ئەەکەم نەگمادیانە ئەڵێم ئەمە هێزێکی تر هەیە ئەم شتانەی لەم گوندەداناوە بۆ من بۆی وشانەی پێ بکەم یعنی ئەمە مەسەلەکان بەم شێوەیە